إبراهيم عليه الصلاة والسلام لدعاء كان بريتي ولشي رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات. أي پروردگار أم ولاتي أمين أمان آسايش بيت آرام بيت آرامي وأمن آسايش بسر أم ولاتا دا بريجيت أما نعمتي أمن آسايش دعاي دومي وارزق أهله من الثمرات ورزق روزيشيان بيبدي قوتيان هبي خواردنيان هبيت كواتا أمدو نعمة زور جرينجا نعمتي أمنكي بيج رزقك باسكرت نعمتي أمن آسايش لبيج نعمتي لش ساغيو لبيج نعمتي رزق روزيشا با قدري بزانين بوي هم لحديث كذا يكم شد أمن آسايش باسكرا وهم لآية كشدا لدعاء إبراهيم يكم شد أمن آسايش باسكرا با قدري بزانين براك سپاس بۆ خوای پەروەردگار هەر یەکێک لە ئێمە لە ماڵی خۆی لە شارەکەی خۆی لە وڵاتەکە بەگشتی الحەمدولله ئەمانێک هەیە با پارێزگاری لێ بکەین با سوپاسی خوا بکەین لەسەری با گوێ بۆ ئەوە نەگرین کە لە هەوڵی تێکدان و کاولکاریدان وا مەزانن ئەوە سوود بە هیچمان بگەێنێ واللهی کە ملیارەها دۆلارت هەبێ وەلەشت نەک تەندروست و ساغ بێ بەهێزترین کەس بی کە ئەمن و ئاسایش نەما چێژ لە تااقەت و تەندروستیت و لە ماڵ و سامانت ناکەی هیچ چێژێکی لێ ناکەی تۆ با هەر بەهێز و تەندروست و لەشساقی با هەر پارە و پوولت هەبێ بەڵام کە ئەمین نەبووی لە ماڵەکەی خۆت ئەمین نەبووی بچیتە دەرەوە ئەمینی لە مناڵەکەت کە دەچێتە دەرەوە لە کچەکەت کە بۆ قوتابخانە بڕوات لە خێزانەکەت کە بۆ نەخۆشخانەیەک و عیادەیەک بچێت کە ئەمان نەما چ خۆشیەک لە پارەدا دەبینی چ خۆشیەک لە لەشساغیدا دەبینی بۆیە ئەمان زۆر گەورەیە پارێزگاری لێ بکەین براکانم